من لا مبسو لقلتانم لا دوك بيقومان باناليكم كوتايات من دفت وردقرم لم كوربندا دا لقل برئيس محمود محمد وتبيجي بارتي ديمقراطي كردستان هەندێک گفتوگۆ بکەم سەبارەت بە هەوڵەکانی پارتی بۆ پێکەنانی حکوومەت بۆ کۆبوونەوەی پەرلەمان و سەردانکردنی شاندی تایبەتی پارتی بۆ لای لایەنە سیاسەکان. مامۆستا زۆر سپاس بۆم دەرفەتە. بالەوە دەست پێ بکەم مامۆستا ئێوە سەردانی بەشێک لە حیزبەکانتان کرد. قسەی ئێوە پەیامی ئێوە چی بوو بۆ ئەو لایەنانە بۆ ئەوەی ئایا داواتان لێکردن بێن بەشداری حکوومەت بکەن تێڕوانی ئێوە چووە سەردانی کام لایەنی سیاسیتان کردو تا ئێستا؟ زنی با من ئەوە ڕاستکەمەوە سەردان بۆ پێکەنانی حکوومەت نەبووە و سەردانانەی کە کراوە لەوەی کە زانراوە ئەو بەڕێزانە نەوعێکی لە نیگەرانیان هەیە و لە نەتیجەی هەبوونی ئەو نیگەرانیە هەندێک بڕیاریانداوە لەوەی کە بەشداری پەرلەمان ناکەن بەشداری حکوومەت ناکەن. ئێمە وەکو ئەرکێکی مێژووی تەسەوڕ دەکەین دەبێ هەموو لایەنەکانی کوردستان لەم قۆناغەدا بەشێک لە مەسئولیەتی ئەم وڵاتە بخەنە ئەستۆی خۆیان. ئەویش بەوەی کە هەمومان بەشدار بین لە چۆنێتی بنیادنانەوەی هەموو ئەو دامدەستگایانەی کە تەئسیری لێکراوە نەتیجەی ئەو 2 ساڵ فراغەی کە هەبووە. بۆیە لیژنەیەکمان هەیە لیژنەکە لە پاش پەسەندکردنی نەتایج لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە دەکەوێتە کار و پەیوەندی کردووە پەیوەندیەکان بەوەی کە پێمان باشە دانیشتن بکرێت بەڵام تاکو ئێستا دانیشتنەکان ئەنجام نەدراوە. بۆیە دانیشتنەکان کە ئەنجامدرا ئەو کاتە بەڕاستی هەمومان لە بەردەم بەرپرسیارەتێکی مێژووین بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرامبەر بە خوێنی شەهیدان بەرامبەر بە هەموو خوێن و خەباتەی کە خەڵکی کوردستان هەی بووە بۆ گەیشتن بەم قۆناغەی ئێستامان. ئەو شاندێکی پێتان هێناوە لە چێ پێکدن ئەگەر بتوانی ناوەکانمان؟ بەڵێ بەڕێز کاک وشیار زێباری سەرۆکایەتی دەکا کاک دکتۆر پشتیوان سادقە و کاک ئومێد سەباحە و کاک دڵشاد شەهابە. ئەمانە دواتر بۆ پێکەنانی حکوومەت سەردان لایەنەکان دەکەن؟ بەڵێ. باش مامۆستا تێڕوانی ئێوە بۆ کابینی داهاتوی حکوومەت چۆنە؟ ئێوە وەکو پارتی کە هێزی یەکەمی براوەی هەڵبژاردن یان هێزی براوەی هەڵبژاردنن دەتانێت چ حکوومەتێک پێک بێنن؟ دەمانەوێت حکوومەتێک بێت کە زۆربەی هەرە زۆری حیزبەکان تێیدا بەشدار بن چونکە وەکو باسم کرد ئەم قۆناغەی هەستیارە و پێویستی بەوەیە کە هەموو لایەنەکان شام بدەنە بەر مەسئولیەت. لەبەر ئەوە پێویست بۆ دەکا کە لایەنەکان دوور نەبن لەو وەرپرسیارەتە بۆیە پێمان باشە حکوومەتێک بێت کە زۆربەی لایەنەکان تێیدا بەشدار بن. لەگەڵ یەکێتی گفتوگۆتان کردووە؟ ئەمە پەیوەندی کراوە بەڵام گفتوگۆ نەکراوە لەسەرەوەی کە چی بکرێ و چی نەکرێت. بڕیار وایە ینی لەم نزیکانە کۆبوونەوە قسەی ئێوە بۆ یەکێتی چی دەبێت؟ هەمان قسە دەبێت بۆ لایەنەکان کە یان پەیامێکی جیاوازترتان هەیە؟ ئێمە هەمووان دەخێنە بەر دەمی مەسئولیەتی نەتەوەی نیشتیمانی و تەسەوڕ دەکەین کە ئەمە کارێکی بەڵین واجبە بۆ هەموو لایەنێک کە هەوڵ بدەن لەم قۆناغەدا ئەم وەزعی کە هەیە بیپارێزین چونکە تەحەدیات زۆرە و لەمەوە دوا زیاتریش دەبێت هەموو ناوچەکە وەکو خۆراڵەتی ناوەڕاست دەکوڵێ لە مەشاکیل و لە کێشە و ناخۆشیدا و ئەمە کوردستان شوێنێک نییە پارێزراوە بێت لە هەموو ئەو شتانێکە لەو دەوروبەرانە ڕوودا بۆیە دەبێت هەمومان لەو قۆناغەدا بە هەستیاریەوە سەیری ئەم وەزع بکەین.